بەهۆی بوونی ڕخنە و تێبینێکی زۆر لەسەر بڕگە و مادەکانی پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2019 پێشبینی دەکرێت لەم مانگەدا ئەنجومەنی نوێنەران نەتوانێت پرۆژە یاساکە تێپەڕێنێت. سەلام شەمەری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هاوپەیمانی چاکسازی ڕایگەیاندووە پرۆژە یاسای بودجەی گشتی تێناپەڕێت بەهۆی لاوازی ئەو شایستەداراییانەی بۆ پارێزگاکان تەرخان کراون و زیادکردنی باش لەسەر هاوڵاتیان کە بوونەتە هۆکارێکی دیاری ناکۆکیەکانی نێوان کورد لە سیاسیەکان بەتایبەت لەلای ئەو پەرلەمانتارانەی لە سەرپشکی پارێزگا ئازادکراوەکان دەنگیان بەدەستهێناوە و پێیان وایە شایستەکان دادپەروەریان تێدا نییە. شەمەری ڕوونیشی کردوێتەوە شایستە تەرخانکراوەکان زۆر کەمن بەشی بنیادنانەوەی گوند و ئەو ناوچانە ناکات کە سەر بەو پارێزگایانن کە داعش وێرانی کردوون لەگەڵەوەشدا کورد لە بودجە ڕازی نییە و داوای گەڕانەوەی لە سەدا حەڤەی پشکی خۆی دەکات. هەروەها نەدا شاکر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هاوپەیمانی نەسر ڕایگەیاندووە بودجە پایەکی گرنگی لەدەستداوە ئەویش نرخی یەک بەرمیل نەوتە بە $56 و دابەزینێتی لە بازاڕەکاندا ئاماژەی بۆش کرد ئەو شایستەی بۆ پارێزگا وێرانبۆکان تەرخان کراوە کەمە لەگەڵەوەی پارێزگاکانی باشووریش سەقامگیرن بەڵام پێویستیان بە بنیادنانەوەی ژێرخانیان هەیە جگەلەوەی گەندەڵی لە ناو ئەنجومەنی پارێزگاکاندا هەیە کە بۆ یەکلایکردنەوەی پێویستە سەرژمێری گشتی بکرێت و زانیاریەکی تەندروست لە بەردەستدا بێت بۆ تەرخانکردنی بودجەی پارێزگاکان. هەر لە سەرپرسی بودجە پەرلەمانتارێکی عێراق ڕخنا لە میکانیزمی دابەشکردنی شایستەداراییەکان دەگرێت و دەڵێت کێشەیەک ڕوبەڕوویان بۆتەوە ئەویش کێشەی داهاتە لەگەڵ هەبوونی بودجەیەکی زۆر بەڕێژەی لە سەدا 75 بەکاربردن بەشێکی تریش بودجەی وەبەرهێنانە ئەوانە کێشەیەکی گەورەیان بۆ دروست کردوون. هەروەها جەمال محەممەد داوی ئەندامی ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاندووە میکانیزمی دابەشکردنی دارایی تا ئێستا کلاسیکیە و لەگەڵ داواکاریەکانی گەشەسەندن و ئەو کێشانەی وڵات هەیەە یەک ناگرنەوە لەوانە زۆربوونی ڕێژەی بێکاری و لاوازی گەشەسەندنی ئابووری و ئیفلیجبوونی کەرتی تایبەت لە هەمان کاتدا دابینکردنی شایستەدارایەکانیش بۆ پرۆژەکان ناتوانن جوڵەیەکی ئابووری دروست بکەن و بێکارەکان بگرێتە خۆی. بە بڕۆی ئابووریناسانیش لەم مانگەدا ناتوانرێت بودجە تێپەڕێنرێت واتە پرۆژە گرنگ و هەستیارەکان لە کار دەکەون وەک بنیادنانەوەی نەخۆشخانەکانی نینەوا و ئەنبار و بەسڕە هەروەها داواکاریەکانی فەرمانبەران بۆ وەرگرتنی قەرز ئەگەر بێت و بودجە بەو شێوەی ئێستا تێپەڕێنرێت تەنها هاوڵاتیان باجەکەی دەدەن نەک ئەنجومەنی نوێنەران و حیزبەکان.